الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. خوایە سەرفرازی ئەم دنیا و ڕوسپی ئەو دنیامانکە، خوایە نەمانگێڕی لەو کەسانەی کاتەکانیان بە فیڕۆ دەدەن، خوایە کاتەکانمان بۆ بکەرە جوندێکی بەردەستمان، خوایە بەرەکەت بخەرە کاتەکانمان، خوایە تەوفیق و هیدایەتمان لە ژیاندا زیاد بکە. کات دەسمایەی حەقیقی ئینسانە. کەسێک کەوا خەریکی تیجارەت و کەسابەت بێ دەسمایەیەکی هەیە و ئەبێ ئەم دەسمایە قازانج کات. ئەگەر خوا نەخواستە کەسابەتێ بکات، خەریکی کاسبیەک بێت کە دەسمایەکەی وردە وردە بخوا، ئەوە کەسێکی زۆر خەسارەتمەندە. ئینسان کە کەسابەتی کرد ئەبێت دەزمایی پارێزراو بێ و هاتە بێتە سەری. لەو تارێکە ئیشارەتم بە 24 لیرەدا، هەموو کەسێک لە شەو ڕۆژێکە 24 لیرەی هەیە. ئەم 24 لیرە دەسمایەتی ئەبێ زیادکە، ئەبێ نەشونماکە، ئەبێ کاتێک ئەگاتە حزوری رب العالمین ئەم 24 لیرەی کرد بێتە هەزاران لیرە. چۆن؟ ئەمە کەسابەت و تیجارەتێکە، با فێری بین. ئەمە شێوازێکی تری تیجارەتە کە ئینسان ئەیکات، ئەویش بریتێ لەوەی کاتەکانی بخاتە مەشروعێکەوە کە مەشروعەکە کاتەکانی زۆر بۆ زیاتر بکە. لەوە چێ زۆر کات بۆترێ کەسێک عمری درێژە، عمر درێژی بە ساڵ نییە، بە ژماردنی ساڵ. عمری 20 ساڵ بێ، لەوە چێ بەرەکەتی عمرێکی 100 ساڵەی ببێ. عمری 200 ساڵ بێ، لەوە ئەچێ بەرەکەتی عمری کەسێکی 20 ساڵەی نەبێ. لەبەر ئەوە بەرەکەت نقطەیەکی زۆر گەورەیە لە کاتە. ئەویش ئەوەیە کاتەکان لە شتێکا سەرف بکەی کەوا زیادکەن. کاتەکانی خۆت تۆ ئەتوانی سەرف بکەی بەوەوە کە تەنها گوێ لە گۆرانی بگری. 24 لیرە 24 سەعاتت بۆ زیاد ناکە، لە وەختی خۆیان ئەوەستێ، بەڵام بە گوناه و تاوانکاری عمرەکەشت ئەڕوا. ئەتوانی بە قورئان خوێندن سەرفیکەی، ئەم 24 سەعاتت بۆ بێتە هەزاران سەعات. سەدەقە تەنها بریتینێ لە پارە بەخشین، سەدەقەی کاتمان هەیە. ئینسانێک کاتەکانی بەخشی بەخوا، خوا بۆی گەورە ئەکا، بۆی نەشونما ئەکا. پێویستمان ئێمە بەوەیە سەدەقە و خەیر و خەیراتکەین لە کاتەکانمانە. زەکاتی کات بدەین، کات وەقت زۆر گرنگە لە ڕۆژنامەی ئینسانی موسڵمانە کە ئەبێ زۆر هوشیاری بێ، زۆر ئاگاداری بێ، نەیفەوتێنێ، زایەی نەکا. بزانە ئەوەی کەوا کاتە جارێکتر بۆت قەزا ناکرێ، ئەوەی کە لە ناو کاتە بۆت قەزا ئەکرێ. ئەمە وتەیەکە کە عولەمای فەرمون ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ. ئەو کاتەی کە هەتە 24 سەعاتی ئەم شەو ڕۆژەی کە هەمانە و لەم ڕەمەزانەدا لە دەستمان دەرئەچێ، تەراویحەکان تەممەڵ بووین، نەڕۆشتین، ئێوارە نانی زۆرمان خواردە، تووشی کەسەل هاتوین، شەو بۆ شەو نوێژ هەڵنەستاین، پاشێوەکانمان ڕێک و پێک نەکرد، خەلەلێک لە ناو ڕۆژوەکانمانە هەبوو، زمانمان زیاتر ڕۆیشت. ئەم شێوازە کە کاتەکانی بە فیڕۆداین، گەڕانەوەی کاتەکە، گەڕانەوەی ئەو ڕۆژە تازە نەما. بەڵام هەر حەقێکی تر لە ناو کاتە هەبێ ئیمکان هەیە ئینسان تەعویزی کاتەوە. مەثەلەن نوێژت بەزایەت چووە، ڕۆژوت بەزایەت چووە، لە ناو کاتە شتێکت فەوتا، ئەتوانی هەمان ئەو شتت تیکرارەکەیتەوە. واتە حەقەکانی ناو کات ئەتوانی تەعویزی کەیتەوە، بەڵام کات خۆی بۆ خۆی تەوزیع بە هیچ شێوازێ تەعویز ناکرێتەوە. جا بزانە کاتی ئینسان سێ کاتە. کاتێک کە لەمە و پێش لە دەستی دەرچووە تازە بۆ ئەم ناگەڕێتەوە، حەقێکە لە دەستی دەرچوو فەوتا. کاتێکەوە لەمە و دوادێ کەس زەمانەتی ناتوانێت ئەوەی بداتێ کە یەک چرکە، یەک لەحزە زیاتر بتوانێت کاتەکانی خۆی مسۆگەرکا بۆ ئەوی تێیە بژی. ناتوانێت، هیچ کەس ناتوانێت ئەمەت بداتێ. کام پاشا زۆر گەورەیە، کام فکرەی دنیایی زۆرەوەیە، ناتوانێت زەمانەتی کاتت بداتێ. تەنها رب العالمین ئەزانێ کاتەکان چیان لێدێ. دەیکەوا بوو مادام بەم شکڵەیە، مادام بەم شێوازەیە، کاتی تۆ تەنها ئێستەیە. لە ئێستەوە ئەبێ بڕیاری گۆڕان بدەی. ئینسان زۆر گەورەیە، ئەتوانێت بەم کاتانەی خۆی بڕیاری گۆڕانێکی زۆر گەورە بدا. ئەتوانێت هەموو گەردوون کەسێک بیگۆڕێ. زەمانانێک هەبووە هەموو ئوممەی ئیسلامی، شێخی گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، یەک تاکە نەفەر ئەتوانێت ئوممەتێ بگۆڕێ. لەبەر ئەوەی بڕیاریدا کاتەکانی جوندی ئەم بن، نەک ئەم جوندی کاتەکانی بێ.
ئەفەرمون عولەما ئەگەر ویستت بزانی کەسێک خوا لێ ڕازیە سەیری کاتەکانی بکە ئەگەر کاتەکانی جوندی بەردەسی ئەم بوون ئەوە دیارە ڕەزامەندی خوا لە چنگی ئەمایە ئەگەر ئەم جوندی بوو بەدەست کاتەکانەوە ئەی فەوتان ئەیان برد ئەوە بزانە ئیتر ئەم ڕەب العالەمین لێ ڕازی نییە. ئیسلام هەموو شتێکی بەکات داناوە. نوێژەکان کاتیان هەیە، زەکاتدان کاتی خۆی هەیە، ڕۆژوگرتنەکانمان مانگی خۆی تایبەتە، کاتی خۆی تایبەتە. ئەبێ کاتەکان ئێمە فرسەتی لێ بخۆزینەوە، نەهێڵین لە دەستمان دەرچێت. کاتێکەوە خۆرە گیری ئەمە کاتێکە بۆ ئەوی تۆ نوێژە بکەی، نەکەی محاولێ ئەو بکەی لە دەست دەرچێت. ڕەمەزانە تەراویح لە مزگەوتا ئەکرێ، نەهێڵی کاتت لە دەست دەرچێت. گوێبیست ئەبی مامۆسایەکی دینی محازەرەیەکی هەیە، ڕاکە بڕۆ، نەهێڵی کاتەکە لە دەست دەرچێ. فی التەوقیتی بەڕەکە. ئەگەر ئینسان ڕۆژنامەی هەبێ، بەرنامەی هەبێ بۆ ژیانی خۆی، خوا بەرەکەت ئەخاتە ناو کاتەکەیەوە. کەسێکی وەکو مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس بەو هەموو مەشغەڵەتەوە، بەو هەموو میوانداریەی خەڵکەوە ئەبینی لە بەرامبەرە خوا بەرەکەتێکی زۆر گەورە ئەخاتە ناو کاتەکانیەوە. هەر ئەم کەسە ئەتوانێ لە کاتەکانی خۆیان چەندین کتێب و بەرهەمی گەورە بۆ ئیسلام و بۆ ئەم میلەتە بەجێ بێڵێ، بە زمانی کوردی، بە زمانی فارسی، بە زمانی عەرەبی خزمەت کە. کەسێکە وەکو من و تۆ ئەمما فی التەوقیتی بەڕەکە کاتەکانی خۆی تەحدید کردووە، دیاری کردووە، ئەزانێ ئەم بەیانەی هەڵسا سەعات چەند چی ئەکا، سەعات چەند چی ئەکا. دیقەت بدە. نمونەیەکی بەرەکەتی کاتە بۆ بێنمەوە. ئێمە لە ڕەمەزانە ئەوە پارشێوان هەڵئەسین، دوای پارشێو ئازایانە ئەچینە مزگەوت، نوێژی سنەتی پێش نوێژی بەیانی ئەکەین، نوێژی بەیانی ئەکەین، دواتر کە ڕۆژە بێتەوە بڕێک لە قورئانە خوێنین، لە خزمەت کەلامی خۆیان ئەبین. دواتر غەیری ئەوەش ئێمە ئەتوانین بە ڕۆژە چەندین زیکر بخوێنین، زمانمان لە غەیبەتە گرین، لە بازارە خیانەت ناکەین. ڕەمەزانە دوای کە ئێوارە دێ زمانێکەوە یەک تاق یەک ڕۆژی تەواو لەبەر خاتری خوا هیچی نەچەشتووە، ڕۆژوەکەی ئەشکێنێ بە دڵێکی زۆر گەورەوە، دێتەوە ناو مزگەوت، نوێژەکانی بە جەماعەتەکە، دواتر گوێی لە مامۆستای ئاینی ئەبێ، وتەیەکی پێشکەشەکە، یێتەوە ماڵەوە بۆ مناڵەکانی خۆی باسەکە. غەیری ئەمەش شەو لەوە ئەچێ لە کاتی پاشێوە کە هەڵ ئەسێ کەمێک پێش پاشێو هەڵسێ، ئەلەو کاتە دوعا گیرایە، هەندێ دوعاش بکە. لەگەڵ ئەوەشە ئەتوانێت کەسابەت کە، ئەتوانێت ژیان و حاڵی مناڵەکانی جێبەجێ بکە، پەیوەستی کە بەخۆیەوە، ئەتوانێت ئەم حیاتە زۆر بە جوانی، زۆر بە گەورەی بەرهەم بێنێ. دەی بزانە هەر ئەم 24 سەعاتەیە تیایە ئەخەوی و ئیسراحەتەکەی، عیبادەتێکی زۆری ڕەب العالەمینی تیا ئەکەی، لەسەروی هەموو ئەمانەشەوە بزانە کەسابەتی حەڵاڵی خۆشت جێبەجێ ئەکەی. هەر ئەم کاتە لە غەیری ڕەمەزانە ئەبێ وەکو ڕەمەزانی لێ بکرێ. اینجا ئینسان بەرەکەتی کاتەزانێ، اینجا ئەزانێت چ گەورەیەکی کات دەستگیری بووە. گەنجەکانمان ئێمە، وڵاتی ئێمە دیقەت بدە، لەبەر ئەوەی کاتەکان تەوزیع نەکراوە، بە هیچ شێوازە اختصاسەکانیش تەوزیع نەکراوە. سیر ئەەکەی لەبەرەوەی کاتمان تەوزیع نییە، گەنجێک ئەبینی فتوە ئەدا، کەسێکی ترمان ئەبینی سیاسی نییە، سیاسیە و باسی سیاسەتەکە، کەسێکی ترمان هەیە عالم نییە و دەم لە علم ئەکوتێ، کەسێکی ترمان هەیە تاجر نییە، کەسی دەم لە تیجارەت ئەکوتێ. ئەمانەوێ ئێمە سیاسی بین، مەلا بین، عسکەری بین، تاجر بین، گەنج بین، فتوادەر بین، هەموو شتێک بین، لەبەرەوەی کاتمان تەوزیع نەکردووە هیچ لەمانە دەرناچین. کاتەکانمان هەموو بە فیڕۆ ئەچێ، ئەبینە مسەقەفێکی سادە تەخەسوس لە کارەکانە نامێنێ، با بچینە خزمەت عومەری کوڕی خەتاب بزانە چۆن تەوزیعی کارت بۆ ئەکا. ئەفەرمێ ئەگەر کەسێ پرسیاری لە قورئان کرد، با بچێ بۆ لای عەبدوڵڵای کوڕی ئوبەی، عەبدوڵڵای کوڕی مەسعود، یا با بچێ بۆ لای ئوبەی کوڕی کەعب. ئەفەرمێ ئەگەر کەسێک پرسیاری لە علمی فقه کرد، حەڵاڵ و حرام، با بچێ بۆ لای معاذی کوڕی جەبەل. ئەگەر کەسێک پرسیاری لە علمی فەرائض کرد، میرات بەشکردن، با بچێ بۆ لای ئیمامی عەلی. ئەگەر کەسێکیش پرسیاری کرد لە مەسەلەی مادە و ماڵ و بەو شێوازە پێویستیات و احتیاجاتی و بە بەیت المال، با بێتە لای عومەری کوڕی خەتاب. سەری ئەم تەوزیعی کارەکە لە وەقتە ئەگەر تەوزیعی کار کرا نەجاحەت ئەهێنێ. ئەمڕۆ ئومەتی ئیسلام بۆ بەو شێوازەی لێ هاتووە، لەبەر ئەوە ئەم حاڵەتەی بەسەر هاتووە ئومەی ئیسلامی تەنها لەبەر ئەو نقطەیە کە نەمانتوانیوە کاتەکانمان جوان تەوزیعکەین. کەسێکەوە ئەوێ بێتە کەسێکی نەحوی، ئەبێ اهتیماماتی کولی خۆی بداتە نەحو،
تا لەو علمە کارامە بێ کەسێک ئەوێ فقهی بێ بە هەمان شێواز کەسێک ئەوێ کەسێک بێ بەخشندە بێ ئەبێ و ئاوها بێ لە ڕەمەزانە زۆر کات ئینسان فێر ئەبێ یەکێک لە حکمەتەکانی ڕەمەزان ئەوەیە فێرت ئەکا چۆن کاتت تەوزیعکەی چۆن پارەت تەوزیعکەیت و بڕێکی ببەخشی فێرت ئەکا دەی بزانە ئەبێ لە غەیری ڕەمەزانیشا بەو شێوازە بی با بزانین ئێمە دیراسەیەکی خۆمان کەین لە پار ڕەمەزانەوە تا ئەمساڵ چەند نوێژی جەماعەتمان فەوتاوە بیژمێرە بزانە چه زەرەرێکی گەورەمان کردووە لە پار ڕەمەزانەوە بزانە ئەو وەختانەی خۆتت چۆن تەوزیع کردووە سیر بکە ئایا تۆ کەسێک بووی کە المسلم من سلم المسلمون من لسانه ويده تۆ ئەو کەسە بووی بزانە هەوڵ بدە بزانە تۆ ئەوە بوویت کە رب العالمین ئەیەوێت لە ڕەمەزانە چۆن بووی لە غەیری ڕەمەزانە بەو شێوازە بووی یەک ڕۆژ هەبووە لە دوای نوێژەکەت بیرکەیتەوە بزانی یا رب خوایە ئەم ئومەتە چۆن زەلیل بوو چۆن جارێکتر نەسرەتە هێنێتەوە کاتەکەت بۆ ئەوە بۆ هەممی مسلمانان بۆ غەممی مسلمانان سەر بکەیت کاتی ئاوات هەبووە کە بەو شێوازە بی جا بزانە کەسێک ئەم هەممەی هەبێ ئەم غەممەی هەبێ بۆ مسلمانان زۆر گەورە ئەبێ ئومەی ئیسلامی ئەمڕۆ لەوە ئەچێ بڵێن زەلیل بووە بەڵام نا زەلیل نەبووە ئێمە وەختی خۆمان فیڕۆ کردووە وەختی خۆمان زایە کردووە ئەگەر نا ئومەی ئیسلامی قەت زەلیل نابێ زەلیل بوونەکە لە ئێمەوە سەرچاوی گرتووە ئێمە نەمانتوانیوە کاتەکانمان تەوزیعکەین بۆیە ئومەی ئیسلامی زەلیلی پێوە ئەبێنرێ بزانە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ یەکێک لە جاریەکانە ئەچێتە بازار لە لای دەرگای بازار بەجێ هێڵە خۆی ئەچێتە ژوورەوە بۆ ناو بازار ئەوێ هەندێک شت بکرێت و بگەڕێتەوە کە دێتەوە سەیرەکە جاریە نەماوە ئەڵێ وەڵاهی دیارە لە چنگم ڕای کردووە ڕۆشتووە کە ئەچێتەوە سەیرەکە لە ماڵەوەیە ئەڵێ کچم بۆ هاتیتەوە بۆ گەڕایتەوە حەسەنی بەسری لەو کاتا پیر بوو جارێکە زۆر گەنج بوو بزانە ئەم وتەی ئەم جاریە گەنجە ئەڵێ ئەی ئیمام والله ترسام غەزەبی خوا بەردی خوا لە ئاسمانەوە لە جەهەنەمەوە دابارێ بەسەر ئەم خەڵکەی ناو بازاڕە بۆ حەسەنی بەسری لێ ئەپرسێ بۆ ئەڵێ واللهی ئەی ئیمام چۆن بەردی خوادا نەبارێ لە کاتێکە هەموو خەڵکی بازارم بینی هەر هەمویان خەریکی کات بە فیڕۆدا بوون جاریەیەک ئەوەندە حاڵی ببێ ئەوەندە تێبگا کە کات بە فیڕۆدان چەند خەتەری گەورەی هەیە چەند خەتەرە بۆ سەر ئەم ئومەتە ئێمە کات بە فیڕۆدان کوشتووینی دیقەت بدە ئەلەم مانگی ڕەمەزانەدا حەز ئەکەم ئەمە بەرنامەیەک بێ بۆ دەوڵەت ئەگەر ئیسفادەی لێ بکە ئەویش ئەوەیە مانگی ڕەمەزان بکرێتە مانگی گۆڕان بۆ زاڵبوون بەسەر گەندەڵیەکە کە لە وڵاتە تووشمان بووە ئەرێ ئەو مۆزەفانە و ئەو فەرمانبەرانەی کە ئێمە هەمانە هەموو کاتەکانیان وەکو خۆی سەرفەکەن ئایا ئەو ڕێژە پارەی وەری ئەگرن لە بەرامبەر کاتێکە ئایا کاتەکانیان بەو شێوازە سەرفەکەن لە خزمەتی هاوڵاتیانە یانە کاتەکانیان زۆر کات بە دانیشتن و بە قسە و دەرگاکاندا بخرێت هاوڵاتیش لە دەرەوە بێت چاوەڕێکە پێویستمان بەوەی ئێمە لە مانگی ڕەمەزانە تەوبەیەکی نەسوحکەین لە کات ئەرێ چەند گەنجمان هەیە ئێمە مۆبایلەکەی کاتی ئەفەوتێنێ کاتی بەزایە ئەدا کات بەزایەدان قسەی زیادەکردن مۆبایل بۆتە دیاردەیە کە کاتی زۆری نەمانی خنکاندووە تەلەڤیزیۆنیش تەواوی کاتەکانمانی خنکان ئەی ئێمە زەمانێکمان ناوێ کاتێکمان ناوێت کە ئێمە بتوانین کاتەکانمانی تیا زیندووکەینەوە ئێمە کاتێکمان پێویستە بۆ کات چۆن کاتێکمان ئەوێ دابنیشین تەوزیعی کاتمان کەین تاوەکو براوە بین تاوەکو سەرکەوتوو بین تاوەکو بزانین کاتەکانمان بە چ شێوازە سەرفەکەین لە پێناوی خوایە لە پێناوی شەیطان هەر یەکێک لە ئێمە بەرنامەیەکی ئەوێ ڕۆژانە بۆ خۆی دانابێت تەنها بەو بەرنامەیەش نەجاحەتەیەنێ کە ئەویش ئەوەیە لە لای خۆیەوە بنووسێ سەعات ئەوەندە بۆ ئەوەندە ئەو کارە دەکەم سەعات ئەوەندە بۆ ئەوەنە ئەم کارەی ترەکەم لە سەعات ئەمەندەیە ئەم کارە جێبەجێ ئەەکەم فلانە خیر لە فلانە دقیقە ئەەکەم هەر بۆیە ئیسلام دیقەت بدە جمعەی زانیوێتی ئێمە تەمەڵین لە ڕۆژێکە 5 نوێژی لەسەر داناوین لە هەفتەیەکە جمعەیەک بۆ کۆبوونەوەمان لە ساڵێکدا مانگێک بۆ دڵپاکردنەوەمان لە حوزوری رب العالمینە دەی بزانە ئەم کاتانە خوا جەل جەلالوه بە تەوزیع بۆ ئێمەی داناوە پێویستە ئێمەش تەوزیعیان کەین پێویستە ئێمەش بەرنامەیەک بۆ ژیانی خۆمان دانێن هەتاوەکو تەخەسوسەکان زۆر ببن تایبەتمەندیەکان زۆر ببن ئەو کەسانی کەوا لە بوارەکانە
وریا ئەبنەوە وریا بوونەوەیان زیاتر بێ تاوەکو بتوانین بە کاتەکانمان بەرهەمێکی زۆر گەورە بەدەست بێنین 24 سەعاتمان بۆ بێتە هەزاران سەعات لە ساحەی مەحشەرە کاتێ تەرازومان ڕائەگیرێ لە بری عمرێکی 10 ساڵە و 20 ساڵە عمرێکی 1000 ساڵەمان بۆ حساب کرابێ تا بەرنامەیەکی تر بەخواتە نەسپێرم وەسەلام عەلەیکم